خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. شەوی ڕابردوو کە باسی چیرۆکی تراژیدیای موچەم کرد هەندێک زانیاری هەبوو کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار بدات چ بە منحەیەک بێت، چ بە سلفە بێ، چ بە قەرز بێت، چ بە هەرچی بێ پارە بنێرێ و موچە دابش بکرێت. بەڵام پێچێت بابەتەکە ئاڵۆستر بێ بە پێ و زانیاریانی ئێمە هەمانەوە بابەتەکە قوڵتر بێ و دەستبادانەکان لەگەڵ یەکتریدا دەستبادانی قوڵتر بوو، سیاسیتر و مخابەراتی تر بن بە ڕاستگۆ بووین لەگەڵ یەکتردا. ئەویش ئەوەیە کە بەر لەو جەژنە موچەی مانجی ئایار نەهات وەگەر خواب کاسبینیان ئەم شەو هەندێک زم و جۆڵ هەیە بتواندرێ قەرارێکی لێ بدرێ، بەڵام بابەتەکە نزیک بۆ تۆ لە حەسب. یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک فراکسیۆن سەردانی محەممەد شیع سوودانیان کرد، کۆنگرێکی ڕۆژنامەوانیان کردووە، باسییان لەوە کردووە کە کۆمەڵێک نیگەرانی هێلای محەممەد شیع سوودانی کەمێک بێش ئێستا فراکسیۆنی پارتی زۆر بەتوندی و بە متەرجیم و وەرجێڕی محەممەد شیع سوودانی باسی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکات. ئێمە پرسیار دەکەین کە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە. جاران ڕەنگە گوتپامان بەهۆی بندیوار و بەهۆی لیستی بێسەروبەر و بەهۆی ئەوەی کە لیستی موچە تەواو نییە و بەهۆی ئەوەی کە ئەوانەیە، بەڵام پێچی ئەم بابەتە لە ئێستادا لە لیستی موچە و لە مەسەلەی تر گەورەتر بێ و بابەتەکە پێویستی بە چارەسەرێکی خێرا و ئاستی باڵا هەیە. ئێمەش پرسیارەکەین کە هۆکارەکە چییە، بۆچی وای لێ هات، پشتی ئەم بابەتە چیە، گەر یاریی سیاسەکە کامەیە، ئەگەر مخابراتیەکە کامەیە، ئەگەر داراییەکە کامەیە، محەممەد شیع سوودانی چی بێ یەکگرتووی ئیسلامی کوردستان وتووە، یەکگرتووی ئیسلامی چی بەوان وتووە. ئەم شەو گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێزان بەڕێز محەممەد نەسرەدین چاودێری سیاسی بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە بێ و کەمێکی دیکەش لە بەغداوە بەڕێز مامۆستا دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵمانە بێ. کاک محەممەد، من ئەکیدم گوێت لە پێشەشەکەی من بووە، باسی ئەومان کرد کە موچە ئێستاوای لاتوە بە فرە ڕەهەندی باز دەکرێت بۆ چوونی بەڕێستان. پێتان وایە ئەو بابەتە ئەگەر سیاسیە کامەیە، ئەگەر مخابراتیە کامەیە، ئەگەر داراییە کامەیە؟ پێشەکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزت کاک زانە بۆ بینەرانی کەناڵی کورسان نیوز. کاک زانە پێم وایە تەواوی ئەوەی بەڕێز دوت هەمووی تێ و هەمووشی ڕاستە. بەشێکی مخابراتیە بەڵێ ڕاستە، بەشێکی سیاسیە بەڵێ ڕاستە، بەشێکی خەمساردی حکوومەتی هەرێمە بەڵێ ڕاستە. یعنی ئێمە بۆی بەش لەم تەوەرانە بینە سەری. کاک زانە من عبا من و جەنابن لە حکوومەتی هەرێم بپرسین، بڵێن ئەرێ حکوومەتی هەرێم تۆ ئەتەوێت چۆن نەوت بفرۆشی و بە تەمای چی لەگە حکوومەتی بەغایە؟ ئاخر تۆ سربەخۆ نەوتی هەرێمت فرۆشت، هەر کێشەی موچەت هەبوو نەت دەتوانی موچە بدەیت. حکوومەتی هەرێم دەست گر بەسەر کەرکووک و دوای کردەوە تیرۆریستەکانی داعش نەوتی کەرکووک چت دەفرۆش حکوومەتی هەرێم بە نەوتی هەرێمشەوە هەر نەدەتەوە بە ئەرکت هەستی و موچە تەوزیەکەی. ئێستا نەوت ڕاگیراوە ئەوە ماوە نزیکەی 27 مانگە. بەڕاستی بێش ئەوەی لەگە بەغا باسیکەی کاک زانە با ئەمە بێن لە حکوومەتی هەرێم بپرسین، بڵێن بەس پێمان بڵێ تۆ چیت ئەوێ لە بەغا، ئەتەوێت چۆن نەوت بفرۆشی، ئەتەوێت پارەکەی چی لێ بکەیت، ئەتەوێت بەغداد چیت بداتێ. کاک زانە بۆی من و تۆ لێرە کە ئەگەر ئەوەی حکوومەتی هەرێم دەیڵێ ڕاستە با دیفاعی لێ بکەیت، ئەگەر چەوت شە بەڕاستی حەق نییە دیفاعی لێ بکەیت. ئەوەی کە ئێستا هەیە کاک زانە کە زۆر جار ئێمە پێش ئەوەی یەقەی سوودانی بگرین ئەبێ بێن یەقەی حکوومەتی هەرێمی خۆمان بگرین، بەڵێن حکوومەتی هەرێم تۆ نەوت دەفرۆشی. ئێستا ناتوانانی ئینکاری ئەوە بکەین نەوت دەفرۆشی، مانگانە لە سەروی 9 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشی تۆ. ئەرێ پێمان بڵێ ئەم داهاتەی دینارێکت لێداوە بە موچەی فەرمانبەران، ئەڵێ نەخێر. پێی ئەڵێن ئەرێ ئەم نەوتە ئەچێتە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە، ئەڵێ نەخێر. ئەڵێن دینارێکت لێداوە بە حکوومەتی بەغا، ئەڵێ نەخێر. ئەی پێمان بڵێ واردی ئەوەی دەستکەوتەکەی ئەو نەوتەیە کە تۆ 27 مانگە دەیفرۆشی چییە؟ ئەڵێ قەرزارش بوومە بەسەرەوە. قەرزەکە چەناڵێ بەس قەرزی شەریکاتی نەوتی سەروی 9 ملیار و 200 ملیۆن دۆلارە. ئەمە نەوت دەفرۆشێ ئەوە نە قەرزار بووینە. ئەی ئەگە نەوت بکڕێ ئەبێ میلەتی
ئەم میلەتە لە هەرێمی کوردستانە چی بەسەر بێ ئەزانی چۆ کاک زانا ئێمە بەڕاستی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی بتوانین دیفاعی لێ بکەین بۆ ئەوەی بتوانین پاڵپشتی بکەین ئەبێ شتێک بڵێ کە گونجاو بێ ئێکا کە من دیفاع لە چی بکەم تۆ نەوتت فرۆشتۆ ئەڵێ قەرزارم ئێکا کە تۆ دیفاعت چۆن لێ بکەم ئەڵێ شەریکەی دیلۆت 26 مانگە من نەوتم نەفرۆشتووە بەڵام 290,000 داوەتە راپۆرتەکانی شەریکەی دیلۆیت ئەڵێ من نەوتم نەفرۆشتۆ بە بۆڕی بەڵام 176 ملیۆن دۆلارم داوەتە کرێی بەرمی کرێی بۆڕی نەوت ئەڵێ من مانگانە ئەبێ 120 ملیۆن قەرزی ئەو شەریکانە بدەمەوە کە من پێشوەختە پارەی نەوتم لێ وەرگرتۆ بەڵام هێشتا نەوتم نەداوەپی ئەزانی کاک زانا کێشەی ئێمە ئەوەیە حکوومەتی هەرێم سەرجەم ئەوانەی ئیخاتە بەردەست بەجددی دەستی من و تۆ هەموو خەڵکە بەستێتەوە لەوەی بتوانین دیفاعی لێ بکەین بۆ یەقەی بەغا بگری بۆیە من پێم وایە ئەو بەشەی کە پەیوەستە بە حکوومەتی هەرێمەوە بەجددی نێتوانیوە بەدەر لە بەغدا هەر کاتێک کە خۆی تەواوی پرۆسەکە لای خۆی بووە نەیتوانیوە بە ئەرکەکانی سەرشانی هەستێ کەواتە پێم وایە حکوومەتی هەرێم ئەو ینی بەڵگەکان و بیانەکانی حکوومەتی هەرێم زۆر لاوازە کە ئێمەش ناتوانین دیفاعی لێ بکەین دێینە سەر بەشی دووەمی بابەتەکەی کە بەڕێز باس کرد ئەزانی کاکە زانا ئێمە زۆر ئێستاش لە بەغدا هەستێ دروست بۆ کاک زانا ئەزانی زۆرێک لەلایەنە سیاسیەکانی بەغدا درکیان بەوە کردووە حکوومەتی هەرێم یاخود لایەنێک لە ناو دەسەڵاتی حکوومەتی هەرێم هەموو کاتێ لە خولیای ئەوە و لە بیرکردنەوەی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە لە بەغدا بڕوخێ زۆری پێخۆشە دەسەڵاتەکەی بەغا بڕوخێ زۆری پێخۆشە لە بەغدا فەوزا دروست بێ یعنی ئێستا زۆرێک لەلایەنە سیاسیەکان ئەویان لابۆتە یەقین کە بەیاننامەکان لێدوانەکانی ئەو لایەنە سیاسی هەمووی بەو ئاراستەیە تەمەنای ڕوخانی ئەو دەسەڵاتە دەکەن پێی دەڵێن ئەگە تۆ ئەوها بەردەوام بیت دەڕوخەی پێی دەڵێن حکوومەتەکەت ئاوها بێ زۆری نەماوە ئەوەی سەیرە یعنی ئێستا ئەمە لایەنەکەی کەواب لایەنە سێ دوو بەجددی لایەنی سیاسی بەغدایە کاکزانە ئەوەی نەشاردۆتەوە ئێستا هەندێک لایەنی سیاسی دەرگایان کردوتەوە یاخۆت بە جۆرە لە جۆرەکان داڵدە و گفتوگویان لەگەڵ هەندێک لایەنی سیاسی بەتایبەتی بەعسیەکان هەیە یعنی ئەو لایەنە سیاسەکانی بەغدا بە ئاشکرا باسی دەکەن دەڵێن کاکە ئێستا بەعسیەکان بنەگەیان دروست کردووە ئێستا لە دوای ئەحداثەکانی سووریاوە بەعسیەکان لە خەونی ئەوەن کەوا ئەگەر بتوانن ئەو پشێوەی سووریا بگوازنەوە بۆ عێراق ئەم حکوومەتەی کەوا شیعەتە باڵا دەستە بە شێوەی ئەوەی سووریا بیڕوخێنن ئەمە زۆر لایەنە شیعەکان باسییان کردووە و بە زۆر جار بە بەڵگەی مخابراتیش داویانەکە کاکە ئێوە بەشێکن لەم دەسەڵاتە لە بەغا داوای موچەی فەرمانبەرانەکان فەرمانبەرمان لێەکەن بەڵام کاکە دەبینین بۆ نمونە لە 2021 مؤتەمەرێک دەبەسترێت لە ناو شاری هەولێرە لە مؤتەمەرەکە داوای ئاشتی دەکرێت و داوای دووبارە دەست پەیوەندی دروستکردن لەگەڵ ئیسرائیل دەکرێت کە تۆ باش دەزانی حکوومەتی عێراق بەمە ڕازی نابێت یعنی مامۆستا محەممەد ئەو دیوە سیاسیەی کە ئێمە گومانمان هەیە یان باسی لێوە دەکرێت ینی ڕاستی تێدایە لەبەرەوەی خۆتە زانین لە دوای ڕووداوەکانی سووریاوە ترسێکی زۆر لای دەسەڵاتدارانی عێراق کە شیعەن دروست بووە یعنی پێت وایە جگەلەوەی کە باسی نەوتت کرد کە ستونێکە مەسەلەیەکی تر کە ڕەهەندی مخابراتی هەیە ئەو ڕەهەندە مخابراتیە کە کۆبوونەوەی لەگە سونەکان یان ئاسانکاریە بۆ سونەکان ئەزای چۆ کاکەزانە زاواکەی سەدام حوسێن و ئامۆزاکەی کاتێک کە بەردەدرێ لەناو کاتێک کە دەردەچێت ئێستا لقای تەلەڤیزیۆنی دەکا ئەڵێ کاکە من لە هەولێرەوە کار ئاسانیم بۆ کراوە بۆی دەرچمە دەرەوە ئێستاکانە ئەو یەکێکە لەو کەسانێکە لە زۆر جێ هەوڵی ئەوە ئەدەن چۆن ئەم حکوومەتەی بەغا لاوەزکە بیڕوخێن کابرا خۆی ئەڵێ من لە هەولێرەوە توانیمە دەرچم زۆرێک بینیمانە هەندێک لە بەرپرسە کۆنەکانی حیزبی بەعس کە وەفات دەکەن تازیەکەیان لە هەولێرەدا ئەندرێ یعنی ئەوان زۆر جا باسی ئەویان کردو ئەوانی بەغا ئەویان نەشاردێتەوە کە زۆرێک لە سەرکردە کۆنەکانی بەعس لە هەولێر دادەدراون و زۆر جارش مەسوولی پارتیمان بینیوە وتێتی ئەوانەی کەوا دەستی لە خوێنی ملەتەکانمان بووە ئێمە ینی پێمان ناخۆشە ئێستا دەیان ببین لە هەولێرە کەواتە من پێم وایە لایەنە سیاسیە شیعەکان زۆر نیگەرانی ئەوەن کە ناکرێتەوە بەشێبی لە دەسەڵاتەکە لە بەغدا بەڵام درک بەوە بکرێتەوە ئەگەر بزانی دەرفەت هەیە بۆ ڕوخانی ئەم دەسەڵاتەی بەغدا کار ئاسانی دەکەی و بەشێکی ترشی کاک زانا پەیوەستە بەوەی عێراق خۆی تووشی قەیرانی دارایی هاتووە یعنی بۆ نمونە بۆ موچەی مانجی ڕابردوو دەستیان بۆ ئەماناتی زەریبی ئەو شەریکاتە برکەوە پرۆژیان هەیە لە عێراقا وە سعری نەوت ئەگە بێتە خوار 6 دۆلارەوە تەئکید بەغدا ناتوانێت بە ئیلتیزاماتە مادیەکەی بۆ خۆی هەڵسێ چ جای بێ پارە بدا بە حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمێک کە نە ئامادەیە نەوت تەسلیمکە نە ئامادەیە داهاتی ناوخۆ ینی داهاتی ناوخۆ وەکو ئەمڕۆکە بە برادرانی یەکگرتووتوە وتێتی کاکە ئێمە بە پێی راپۆرتی خۆتان 150 ملیارمان داوا کردووە
مانجێک 90 ملیاردتان نردووە، مانجی دوای ئەوە 70تان نردووە، مانجی دوای ئەوە 6تان نردووە، آخر زاد 48 ملیاردتان نردووە. ئێوە بەجددی گاڵتەمان پێکەن ئەمە چۆن ئیلتیزامێکی ئەوە دەیکەن. یعنی باسی ئەوەی کەوا بابەتی نرخی نەوت تێچووی بەرمیلە نەوت لە ئەرێمی کوردستانە. یعنی بەڕاستی کاکەزانە دێتە بیرمان جهودێکی زۆر کرا هەم لەلایەن حکوومەتی بەغا هەم لەلایەن ئەندام پەرلەمانەکانی کورتچەوە لەوێ لۆبیەکی گەورە کرا بۆ ئەوەی تێپەڕێ کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان بکرێتە 16 دلار. ئێمە پێمان وا بوو دوای دەرچوونی ئەو بڕیارە ئیتر هەرێمی کوردستان نەوتەکە تەسلیمەکە. چەندین مانگە ئەو بڕیارە دەرچووە و کە تێچووی هەر بەرمیلە 16 دلاری بۆ حساب کرا، بەڵام دەسەڵاتی کوردیا خۆت حکوومەتی هەرێم ئامادە نێوت تەسلیم بکە. کەواتە بۆیە پێم وایە ئێستا ئێمە لە بەردەم هەڵبژاردنی کاکزانە بە هەر بۆ نمونە محەممەد شایع سوودانی خۆی هاوپەیمانێتیەکی هەیە بە ناوی هاوپەیمانێتی گەشە و ئاوەدانی گەشەێتە هەڵبژاردنەوە چ ئاماد بڵێ چ بەرپرسانی چ مەجبورە هەموو مانجێک سەری تریلیۆنێک دینار بنێرێ بۆ حکوومەتی هەرێم، حکوومەتی هەرێمش هیچ التیزامێکی بەرامبەر بەغانە بێ کە محەممەد شایع سوودانی بەیانی دەچێتە گۆڕەپان و شەقامی شیعی بۆی دەنگ پێیاکە بۆی ببێتەوە کارکتەری سەرێکی یاخود هەوڵەدا بێتەوە سەرۆک ئەنجومەنی وەزیران. ئەو کارتە دەبێتێکی لەو کارتانی هەموو لایەنە شیعەکان دەیدەنەوە بە چاو محەممەد شایع سوودانیە. ئەزانی محەممەد شایع سوودانی ئەمڕۆ زۆر بەڕوونی بە برادرانی یەکگرتووی وتووە کاکە تا ئێستا ئەو موچەیە دێ هەمومانجێ لەسەر بەرپرسیارەتی خۆم تەوقیعم کردووە و ئیلا وزارەتی دارایی وتێتی ئێمە ناتوانین پابەند بین نووسیومە لەسەر بەرپرسیارەتی من ئەم پارەیە سەرف کرێ. بۆیە کاکەزانە ئەمەی کە بەڕێزت لە سەرەتاکەوە باست کرد هەموو ئەمانە یەکیان گرتووە لە بابەتی موچە کە ئێستا دواکەوتەوە و یعنی کێشەی ئەوە هەیە ئایا دێ یان نایە. باشە مامۆستا محەممەد، ینی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆچی ببێتە کارتێکی سیاسی چ لەلایەن بەغدا بێت چ لەلایەن هەرێمی کوردستانەوە بێ؟ بۆچی هەرێمی کوردستان ئەنگاوی وهانانێک کە کێشەکانی لە بواری دیکەدا یان لە جەبهەی دیکەدا بچێتە شەڕ لەگەڵ حکوومەتی ناوەندی و حکوومەتی ناوەندیش بەڕاستی لەوەدا غەدری لە موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکردووە لە خەڵکی کوردستان نەکردو. ینی تۆ پێ دوایە ئەوانەی کە دەوێت سزامدایەن ئەوانەی کە ڕێ بە مخابەراتێکە دەنیان لەگەڵ سونەکەوە بنەوە یان مەسەلەن سەلام لە ئیسرائیلەکەن خۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان نین و ئەوان باچیشیان بەوە نییە بەڕاستی مەعاش دەیان نایە. کاکەزانە فەرمانبەرانی حکوومەتی هەرێم فەرمانبەرانی حکوومەتی هەرێمن ئەوە چێ فەرمانبەرانی حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێمی کردە بارم تەلە بەغا ئەوە چێ بوو وای لە سەرجەم فەرمانبەران و هەرچی خەڵکی ئابووری هەرێم سەرجەم پرۆسەی سوڕانەوەی دەوری خولی ئابووری هەرێمی تەسلیمی بەغدا کرد ملکەتی ئیرادەی بەغدا کردووە. طبعا ئەم حکوومەتەی هەرێمەیە ئەزانی کاکزانە ئەزانی من ئێستا لە هەموو کاتێ زیاتر کاتێک یەکێتی نیشتمانی باس ئەوە دەکا ڕێڕەوی دەسەڵات دەبێت ڕاستکرێتەوە. ئەزانی ئێستا ئەم بارودۆخەی تێین گەورەترین گەواهی و بەڵگەی لەسەری بەڕاستی ئەم ڕێڕەوە دەبێت ڕاستکرێتەوە. یعنی لە ئەنجامی ئەم ڕێڕەوە چەوتەی دەسەڵات کاکزانە بینیمان ئێستا ئیرادەی ئابووریمان ئیرادەی سیاسیمان ئیرادەی یاساییمان هەموو ئێستا کۆتوبەندە بە دەست بەغاوەیە. چێ وای کرد ئەو کەسە وای کرد ئەو لایەنەی کە بە بڕیارەکانی تحکومی بە پرۆسەی نەوتەوە کردن پرۆسەی نەوتی گەیان بەمە پرۆسەی سیاسی گەیان بەمە. کاکەزانە ئێمە زۆر جا باسی هەڕەشە دەکەین ئەزانی هەڕەشەکانش ئێمە تەجروبەی ڕابردوومان هەبووە لەگەڵ هەڕەشەیە. هەڕەشە دەکرا لە بەغدا لە سەردەمی ریفراندۆمە دوای هەردوای ریفراندۆم و دوای ئەوەی حکوومەتەکەی عەبادی بەکارهێنانی هەیە 150 خاکی هەرێمی کوردستانی داگیر کرد و دەستی بەسەراگرت هەر چەند مانجێ دوای ئەوە هەڵبژاردنەکانی 2010 بوو لە ناو هەولێرە فەرشی سووریان بۆ عەبادی ڕاخستە بوو. بۆیە ئێمە هەتا بە هەڕەشەکانش بەڕاستی کاکەزانە هەڕەشەکانش هەڕەشەی وێرانکەر بوونە لە ڕابردووە. کەواتە ئەوەی کە ئێستا هەیە من پێم وایە ئەوەی کە وای کردووە موچەخۆری هەرێم هاوڵاتی ئاسایی یعنی ئێمە زانین چۆن کاکزانە باسی موچەخۆرەکەی نەزانی ئەو پارەی کەوا موچەخۆر وەریگرێ ژیانی ئابووری سەرجەم هەرێمەوە بەوە بەندە. تۆ واز لەو خەڵکانە بێنە کە ئێستا دەوڵەمەند و هایلایف لەسەر پارە ئەو نەوتە دزراوە دەژێن بەڵام هەموو دەورەی اقتصادی هەرێمی کوردستان پابەندە بۆ موچەبوارەیەکەوە لە بەغاوە دێ. کەواتە من پێم وایە بەرپرسی یەکەم لەوەی کەوا سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە موچەخۆر و غەیری موچەخۆری کردوتە دیلی دەست حکوومەتی بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو لایەنە سیاسی بۆکەوە هەتا بە میزاج کاکزانە تەعامل لەگەڵ بەغایە دەکات. تۆ زانی ئێمە ئێستاکانە بۆ زۆر هەموو کات هەر کاتێکەوە ئەوای سبێتی پەیوەندەکان تێکدا بە لێدوانێ پەیوەندەکانمان لەگەڵ بەغایە تێکەدا بۆ چاکردنەوە ئەی پەیوەندی کاتی دەوێ یعنی تۆ زۆر سەیرە هەڕەشە لە بەغا ئەەکەی پەیوەندەکان لەگە بەغا تێکەدەی هەڵ ئەسی بە هەندێک کردەوە ئەەکەی کە هەموو لایەنە سیاسەکانی بەغا گومانە لێ بکەن دوایش ئەچیتەوە دەرگای بەغا داوای موچەی فەرمانبەر دەکەی
کەواتە بۆیە ئەم ڕێڕەوی حکومڕانیە کاک زانە دەبێت کۆتایی بەمنەوە ئەبێ کە بڕیاری پەیوەندیەکانمان لەگەڵ بەغا یەک لایانی سیاسی تەحکومی پێ بکە کەیفی لێ بێ بە عەقدێک بە کۆنتراتێک بە لێدوانێک بە شتێک سەرجەم ئەو پەیوەندیە تێکدا. بۆیە ئێمە کە باسی بەغداش بکەین بڵێن بەغدا چۆن نەبێت تەعامل وا بکە بێت پارەی موچەخۆران با بدا. ئەکرێ ئێمە بڵێن محەممەد شایع سوودانی فەرموو جەنابێت سەروی تریلیۆنێک دینار بنێرە بۆ موچەخۆرانی حکوومەتی هەرێم ئەو موچەخۆرانەی کە ئیلتیزامن بەسەر حکوومەتی هەرێمەوە تۆ ئەو پارەیە بنێرە بەڵام جۆ لەوە ڕامەگرە کە نەوتەکە تەسلیم ناکەن، جۆ لەوە ڕامەگرە کە ئەوان لە قاچاقچێتی ئەکرێ لە سنوورەکانە، جۆ لەوە ڕامەگرە خۆیان وتویانە سەروی 300 میلیارد داهاتی ناو خۆمانە بەڵام بۆ نانێرین. هەر بە جددی کاکەزانە منطقی تەیە بە محەممەد شایع سوودانی بڵێن کاکە تۆ ئەمانە هەمووی وەلاوەنێ وەرە پارەکە بدە. ئەزانی محەممەد شایع سوودانی هەتا باسی لەوەشی کردووە وتێتی ئەگەر ئێستا من محکەمەی ئیتیحادی بۆ مڕون کاتەوە و ئەو بەرپرسیارەتیم لەسەر لا بدا کە من بتوانم ئەو پارەی بنێنم بێ ئەوەی ئیلتیزامی یاخۆت لێپرسینەوەی یاسایی بکەتە سەرم من ئاتوانم ئامادەم ئەمە جێبەجێ بکەم. بەڵام دیارە ئێستا محکەمەی فیدرالیش لەبەرەوەی نۆ حاکمن پێنجیان لە حەجن بۆم پێم وایە ئەوانش ناتوانن ئێستا ئەو بڕیار دەرکەن. کەواتە ئەگەڕێنەوە سەر ئەوەی بەرپرسی یەکەم لەوەی ئابووری هەرێم و موچەخۆری هەرێم و غەیرە موچەخۆری هەرێمی کردوتە دیلی دەست حکوومەتی بغا حکوومەتی هەرێم و ئەو لایەنە سیاسیان کە گومە بە پەیوەندیەکانی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغازەکان. مامۆستا محەممەد پێت وایە ئەم کێشەیە بەو شێوەیە بەردەوامە بێگەر خەمێکی گەورەی لێ نەخورێ ئەگەر هەوڵێکی جددی نەدرێ گەر هەوڵێکی ینی پێت وایە وەکو جارەکانی تر بە ئیتیفاقیەک بە هەندێک شتی ژێربەژێر چارەسەر ببێ؟ ئەزانی چۆن کاکزانە چەند ئیتیفاق کراوە. عادل عەبدولمەهدی یەکێ بوو لەوانەی کە دۆستی کورد بوو داوای 150,000 بەرمیل لەوتی کردی ئەگە ئەو نەمان بدەنێ تەواوی نەقسی موچەکەتان چەنە ئێمە بۆتان کاملەکەین ئامادە نەبوون 150 کە بنێرن کاکە با ڕێکەوین ئیتیفاق نەکراتان نەوتەکە وەستا. ئەزانی چۆن ئێمە با لەگەڵ باسی بەغا نەکەین دەگەڕێنەوە سەر هەرێم حکوومەتی هەرێم پێمان بڵێن ئێوە چیتان لە بەغا دەوێت دەتانەوێت چۆن ڕێکەون کاکە بەس پێمان بڵێن ئێوە ئەزانی کاکزانە من گەیشتمەوە قەناعەتەی حکوومەتی هەرێم ئەڵەزانی چی بەجددی ئەو دەرکەوتووە ئەوەی سەبەب فعلی ئەوەی چەسپاندوو. ئەزانی ئەڵێ چی ئەوە داواکەیتەوە بۆمان دەرکەوتووە ئەڵێ کاکە من بە کەیفی خۆم نەوتەفرۆشم بە قاچاق داوای پارەکەی مەکەوت پێم مەڵێ چی لێکەی من داهاتی ناوخۆ چی لە دەستم دەرچوو بۆ تەنێرم پێم مەڵێ نیوەی من بە کەیفی خۆم قاچاقچێتی بەردەوامە بێ لە حدودەکان کە ئەمە نەکرد زیانی بۆ هەرێمیە زیانی بۆ عێراقشەیە عێراقیەکانی سەر لەوە بوردون کە زیان بۆ هەرێم دەگا زیان بۆ عێراقش دەگەێنێ لەبەرەوەی ئەم مادانەکە داخل دەبن و بە قاچاق زەرەر بە قسار گەڕن. یعنی کەواتە ئەڵێ واز لە بوجەی یعنی داهاتی ناوخۆ بێنە باسی نەوتەکەمان لەگەڵا مەکە تۆ تەواوی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێممان بۆ بنێرە و ئێمە زۆر مەمنونتین و هەر دقەیەکش بۆمان بکرێ ئەگەر بزانین ئەتوانین ئەم حکوومەتی ئێوە بڕوخێنین وڵا دەست لەگە هەموو خەڵکات تێکەڵەکەین بۆی حکوومەتەکەتان بڕوخێ. ئێکا کەزانە ئەمە هیچ منطقێکی تێ بەجددی ئەمە منطق نییە منطقی بینی حکوومەتی هەرێم بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان پێی وایە کە ئەو بابەتە بابەتێکی سیاسیە و حکوومەتی بەغدا دەبێت موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ و پێی وایە کە ئەمە غەدرە. ینی بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان چەند ڕۆژە ڕابردوودا ڕاستە لایەنە سیاسەکان لە مەکتەبی سیاسی کۆبوونەوە بەڵام یەکێتی ڕاگەیان ئێمە پێشنیازمان کردووە ئەمە ڕاست کرێتەوە لە سەرۆکاتی هەرێم کۆبینەوە دووەم مووقیفێکی گشتگیرمان هەبێت بۆ باوەڕمان بە دیالۆگ بێ حتمما یەکێتی ئەزانێ کە شتێکی دیکە هەیە لەو بابەتە مووقیفیان لەو ڕۆوە تێگەی کە مووقیفی پارتی و یەکێتی یەک شت نییە بۆ پارتی پێداگیری ئەکا لەسەر ئەو بابەتە مامۆستا. ئەزانی چۆن ئێمە هەموو باش دەزانین سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان زیاتر پارتی دیموکراتی کوردستان متحکمە پێوەی هەتا ینی ئەوەی کەوا ئێستا لەو عەقدانەی کە کراوشە هەتا ئێستا زانی ئامادەنین عەقدەکان بە بەغدا پیشاندن کە ئەو عەقدانە سیغەکەی چۆنە. ئەزانی چۆن ئێستا هەر بەجددی حکوومەتی هەرێم ئەبێ پرۆژەیەک تەقدیم کە ئەزانی بۆچی هەتا کۆبوونەوەکەش کۆبوونەوەیەکی تا بڵێ سەرکەوتوو نەبوو هیچ بەرهەمێکی نەبوو و هیچی لێشی نەبوو ئەو کۆبوونەوەی کە کرا لەبەر ئەو کۆبوونەوە نییە کە سەرجەم لایەنە سیاسیەکان دەیانەوێ. ئەزانی تا ئێستا پارتی دەیەوێت لایەنە سیاسیەکان پاشکۆی بن لەو بڕیارەی ئەو دەیدا و لایەنە سیاسیەکانش جارە بە تاکید یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەوە بووکە ئەم بڕیارە دەوێت بڕیارێکی دەستە جەمعی بێ و بە قەناعەتی هەمومان بێ نەک بڕیارێکی لایەنێکی سیاسی بێ ئێمەش بین دامیکەن ئەگاتەتانەوێت ئێمە لەسەر ئەم پرسا گەر پرسی سیاسیە باوەکو سیاسە لەگەڵ بەغا یەکلایکەنەوە گەر پرسی ئابووریە فەرموو ئەمە دەبێت لە سەرۆکایەتی هەرێم یاخود با لە پەرلەمانە کۆبوونەوەیکی بۆ بکەین بگەینە ئەو سیغەیە هەموو لایەنە سیاسیەکان کەوا ئێستاکانە
کاریگەری زۆریان لەسەر ساحەی سیاسی بۆ ئەوەی بگەینە ڕێگە چارەیە ئەو ڕێگە چارەیە بێتە خیتابی هەمومان بۆ ئەوەی لەگەڵ بەغا بەڵام پێم وایە ئەو زمانە کۆتایی پێهات لایەنێکی سیاسی بڕیارێکی هەبێ بێ بەلایەنە سیاسیەکانی کە بڵێ ئەوە بڕیارەکەی منە ئێوە وەرن پاڵپشتی ئەم بڕیارە بکەن بۆیە من پێم وایە ئەو کۆتایی پێاتوە گەردەمانەیە لەناو هەرێم و چارەسەریکەین دەبێت کۆبوونەوەی بکرێ جا لە سەرۆکایەتی هەرێم بێ لە هەر دام و دەستگایەکی شەرعی بێ و هەموو لایەنە سیاسیەکان ڕێکەون لەسەر پرۆژێ ئەو پرۆژەیە بێتە پرۆژەی ئێمە و بەغدا و ئەو کاتە هەمومان دیفاع لەو پرۆژەیە بکەین نەک تۆ یعنی ئەچی لەگەڵ بەغا مفاوەزاتت کردووە ئەڵەی بەس سعری کرێی تێچووی نەوتەکەم بۆ بکەیتە 16 دلار من تەسلیمەکەم بەغدا هەڵەسێ بەوەی لەسەر شانێتی دەیکاتە 16 دلار دوای ئەو تۆ نەوتەکە تەسلیم ناکەیت پێی ئەڵەی کاکە ئێمە نیوەی داهاتت بۆ ئەنێری دوایی نیوەی داهاتەکە هەر مانجی بە جۆری ئەیدەی بۆیە من پێم وایە گەر ئێمە لە هەرێم کۆتایی بەو ڕێڕەوە چەوتەی بڕیار بێنین کاکەزانە ئەبمنەوە ئە بڕیار بدرێت تۆ یەکێ بڕیاردا و ئێمە بکەوینەوە ئەو بڕیاری هەمومان بێ پێم وایە هەم دەتوانین ئەو بڕیارە لە بەغداش بگەینە چارەسەر لەبەرە پێم وایە لە بەغدا تا ئێستا کۆتایی بەوە بە دەرگای گفتوگۆ نهاتوە بەڵام ئەوان دەیانەوێ بابەتێ بێ هەموو کورد خاوەنی بێ و بابەتێ بێ هەموو کوردش پابند بێ بە جێبەجێکردنی ئەمە دەچێتە سەر ئەمە ئەگەر باشە بۆ ینی کێشەی تایە پێت وایە هەنگاوکە و نیەتەکە باش بێت تاکو هەموو کورد لەگەڵ بێ خۆ گەر ئێستا هەر قەرارێک هەبێ ناگاتە ئەوەی هەر شتێک هەبێ ناگاتە ئەوەی کە گیرفانی هاوڵاتیەک بەتاڵە لەو بەرەبەری جەژنە ناگاتە ئەوەی کە منداڵێک بە باوکەکەی بڵێ باوکە جلێکم بۆ بکڕە پێڵاوێکم بۆ بکڕە دوو لە ڕووبینەران یان کابۆیەکم بۆ بکڕە بەڵام باوکەکە دەستەوەستانە و دەستی لەسەر ئەژنۆیەتی و ناتوانێ بۆی بکڕێ هیچ بڕیارێک هیچ ململانەیەکی سیاسی ئەوە هێنێ کە دڵی کەسێک ئاوا بشێ جا دڵی کەسێکەوە بگرە بۆ هەزاران کەس ئەزان چۆن کاکزانە ئێستا ئەوەی ئێمە دەیبینی ئەوەی دەیبینی لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا ئەو لایەنە سیاسیانەی لەنا حکوومەتی لە هەرێمی کوردستانن هەموو لایەنە سیاسەکان یەکێتی نیشتیمانی پەیوەندی کردووە بە سەرۆگەنجمەنی وەزیرانەوە یەک گرتو ئەمڕۆ سەردانی کردووە لایەنە سیاسەکانی کە سەردانیان کردووە هەوڵیان داوە پەیوەندی دەکەن بۆ ئەوەی ئەم پرسی موچەیە چارەسەر کرێ لایەنێکی سیاسیمانەیە هەڕەشە دەکات لایەنە سیاسەکان دەڵێن بابە گفتوگۆ چارەسەریکەین ئێمە چی لەسەرمان بۆ بتوانین بۆ ئەوەی ناکرێ هاوڵاتی هەرێمی کوردستان لەم بەرە جەژنە بێ موچە بێ با بگەین بە چارەسەر یعنی کەواتە من دەتوانم بڵێم هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەوڵی ئەوە ئەدەن بە گفتوگۆ چارەسەری ئەم کێشەیە بکەن بە دیالۆگ لەگەڵ بەغا لایەنێکی سیاسی هەیە تا ئێستا هەڕەشە دەکات ئەڵێ ئەگەنەی نێری پێش دەژێن خۆ مەزانم چی ئەەکەم دوای دەژن ئێستا کەواتە ئێستا ئەمە وای کردو هەتا لەگە بەغا نەگەینە بڕیار لەبەرەوەی ئێمە ئێستا لە هەرێمە کاکەزانە دوو ئاراستەی بیرکردنەوە هەیە ئاراستەیەکیان ئەوەیە بەڕاستی پەنجە بخەینە سەر کێشەکان وەڕێککەوین لەسەر بەرنامەیە بۆ چارەسەرێکی کۆتایی کۆنکرێتی ئەم پرسە و ئاراستەیەکش هەیە پێی وایە بە هەڕەشە پێی وایە بەوەی هەوڵی ئەوە بدا بەغدا بترسێنێ بڵێ ئەتوانین بتخەین ئەتوانین دەسەڵاتت کەم کەینەوە و تەقویزی کەین پێی وایە بەوە دەتوانێت موچە دابینکە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان کە ڕابردووش سەلماندوویەتی هیچ کاتێ هەڕەشە کوردی نەگەیانەوە بە ئەنجامەکانی و بگرە وەکو پێشووترش وتم 150 خاچی هەرێمی کوردستانمان لەدەستداوە بۆیە من پێم وایە ئێستاکانە هاوڵاتی ئاسایی هەرێمی کوردستان تێگەیوە ئەمەی ئەمڕۆ خەمخۆری هەوڵاتی هەرێمی کوردستان بێ وەکو بەڕێزت وت خەمخۆری جیرفانی فەقیری هەرێمی کوردستان بێ ئەو لایەنانن کە تەلەفۆن دەکەن بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران دەڵێن دەبێ بێ ڕێکەوین ئەو لایەنە سیاسیانن کە بۆ ئەمڕۆ برادرانی یەکگرتو سەردانیان کردووە ئەمە هەمووی ئەو ئاراستەیەن کە بەجددی لەگەڵ ئەوەن چارەسەری کێشەکە بکرێ بەڵام هەموو ئەم لایەنانە لایەنێکی کە دەستی دەبەستێتەوە چ بە لێدوانەکانی کارڕەشە دەکات چ بەوەی کەوە هەر ڕێکەوتنێکیش دەکرێت ئامادە نیە چارەسەریکە ینی جێبەجێکە بۆیە لە ئاخری من دەڵێم بەغدا لە ئاخریانێ هەتا بەلایەنە سیاسەکان ئەمڕۆ بە برادرانی یەکگرتووشی وتووە کاکە ئێوە هەر ئیتیفاقی دەکەین جێبەجێ ناکرێت هەر هەنگاوی ئێمە دێنە پێشەوە ئێوە ئەو لە باتی ئەوەی کە ئەم هەنگاوی هاتنە پێشەوە نەوتەکە تەسلیم بکرێت بۆی کۆتایی بەم پرسە بێ ئێوە هەنگاوی دوان حکوومەتی هەرێمە چێتە دواوە کاکەزانە ئەزانی ئێمە زۆر گرنگە بتوانین بگەینە ڕێکەوتنێ مەترسی نەگەیشتن بەو ڕێکەوتنە لەکوێیە ئەزانی ماوەیەک کە ئەگەر بێت و ئیتیفاقی ئەمریکا و ئێرانیەکان بکرێت کاکەزانە دەرگای نەوتفرۆشتن بۆ ئێران بکرێتەوە حسەی نەوتی ئێرانش دێتە بازار ئەزانی حسەی عێراق کەمەکرێتەوە لە نەوتفرۆشتن و ڕەنگە سعری نەوتش دابەزێ
کە دابەزی عێراق بۆ خۆی ئیتر ناتوانێت بە ئیلتیزاماتە مالیەکەی ئێستا هەیەی هەڵسێ بەرامبەر بە موچەخۆرانی خۆی نەک بەرامبەر بەوەی کەوە هەرێم کەواتە ئەبێ ئێمە لەوە تێبگەین چەندە زوو بتوانین ئیتیفاقێکی کۆنکریتی بکەین ئەمەی هەرێم بکەین بە ئیلتیزام بەسەر بەغاوە ڕەنگە لەو ڕیسک و قمارەش نەزاتمان بێ کە ئەو ڕۆژە بێ سعری نەوت بێتە خوارد $50 و $50 و حسەی عێراق کەم کرێتەوە ئەو کاتە عێراق بە تەواوی خۆی بە دوای بیانوە ئەگەڕێ بۆ ئەوەی حسەی هەرێم نەرێرێ خۆی بە دوای حجەتێکە ئەگەڕێ بۆی لەو ئیلتیزامە لەزاتی بێ کەواتە چەندە ئێمە پەلەکەین لەوەی ئەم ئیلتیزامی موچەخۆرانی حکوومەتی هەرێم و خولی ئابووری لە هەرێمی کوردستانە بکەینە ئیلتیزامێکی یاسایی تەواو پابەندین پێم وایە دەستکەوتێکی گەورە بێ. باشە مامۆستا پێت وایە بەغداش لەو خاڵی بە قووەت و هێزەدایەکە مەسەلەن بتوانێت خۆی ڕێخاتەوە یا خۆی کۆکاتەوە یان دەست بادانی سیاسی لەگەڵ هەرێمی کوردستان بکایان ئەوانیش کوتلە کوتلە و هێز و تەحالفیان لە کێشە و لە ململانێ و لە ترزدان یعنی ئەوانیش لە ژێر سترێسیا و قەرارانە ئەدەن. ئەزانی چۆن کاکەزانە ئێمە وتمان ئەوە ئیلتیزاماتەکەی حکوومەتی هەرێممان باس کردکەی تا ئێستا شتێکی نەوتەوە کە من و کاکزانە بتوانین دیفاعی لێ بکەیت. باشە دێن ئێمە ئێستا داواکەین لە حکوومەتی بەغدا ئەزانی حکوومەتی بەغدا لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووسازە باشە ئەم حزبە سیاسیانی کە ئێستا چەند مانگە محەممەد شیع سودانی ئەڵێ لەسەر مەسئولیەتی خۆم چەند مانگە موچەکەم نردووە باشە ئەمانە دەنگدەریان کوێیە دەنگدەریان شەقامی شیعیە باشە ئەوان کە بچنە شەقامی شیعی تۆ پێ دوایە نارەکانیان ئەمانە ناکەن بە خاڵێ پێیان بڵێن ئەرێ پێمان بڵێن ئەو هەموو پارەی بۆ هەرێم دەینێرن لە نەوتی بەسرا لە نەوتی ناسریە لە نەوتی شارەکانی کە پێمان بڵێن بەرامبەر بەچی تۆ دوش ئێمە هەموو ئاگدارین باری خزمەتگوزاری لە خواری عێراقا باش نییە باری تەندروستی باش نییە و ڕەنگە کەم و کوڕی زۆر بێ کەواتە ئێمە پێمان وانە بێ گۆڕەپانی سیاسی شیعەش ململانەی قورسی تێ نییە یعنی ئەبێت چ سەرکردەیەکی شیعە ئامادە بێ ساحەی سیاسی خۆی شەقامی جەماوەری خۆی بکا بە قوربان هەموو هاوڵاتیانی هەرێم و هەرێمش بۆ خۆی حکوومەتێکی هەبێ و هەرێمش بۆ خۆی هەندێک لە بەرپرسانی لە نەزەڵاتەکەی کار بکەن بۆ حکوومەتی شیعە بڕوخێ یاخۆت کار بکەن بۆ حکوومەتە لاواز بێ یاخۆت بە ڕۆژی ڕووناک بڵێن ئێمە یەک بەرمیل لەو تەسلیم ناکەین تۆش لە نەوتی بەسرا کە ئاوی خواردنەوەی نییە نەوتەکە ئەفرۆشێ پارەکە بدە بێمە بۆیە من پێم وایە هیچ بەرپرسێکی سیاسی شیعە ئامادەنی ئەو ڕسک و قمارە گەورەیە بکە بچێتەوە شەقامی خۆی پارەی خواروی عێراق بێنێ بیدا بە کوردستانش هەموو جا پێی بڵێ ئەوە تو دیتەوە ئاوەدانیە و ئەو هەموو ئیمارەت چۆ بە ئاسمانە ئێوە شارەکانی خۆتان دیە طبعا من پێم وایە ئەمە ڕسک و قمارە هیچ بەرپرسێکی سیاسی شیعە ئامادەنیە بیکاوە ئەو بەرپرسێ و پێم وانە هیچ کوردێکش ئامادە بێ پارەی هەرێم بەرێ بیدا بە خەڵکی جنوب خەڵکی هەرێمش برسی بێ ئایا ئێمە لە هەرێمە کاک زانەشتی واکەین ئەکرێ ئێمە ئێستاگەنەوتەکەین ئێمە باە ئەمان بر بێ ئەوەی جنوب هیچ ئیلتیزامێکی بەرامبەر بە ئێمە هەبێ و جۆڕایەل هیچ بڕیارێکی ئێمەش بێ پارەی نەوتی هەرێم بەرین بیبین لە بەسرا سەرفیکەین ئایا خەڵکی هەرێم لێمان قبوڵەکە ئایا هەر کە بەرپرسێکی سیاسی کوردی ئەمەی کرد شەقامی دەنگدەری کورد ئامادەیە بەرامبەر بەیانی دەنجی داتێ بۆی من پێم وایە ئەم پرسە بۆ هەتا سیاسی قورس سیاسی شیعەکان ئەوانەی دۆستی کورچە بۆتە پرسێکی قورس کە بتوان دیفاعی لێ بکەن. مامۆستا محەممەد بەڕێزت باسیەوەت کردوتت من ئەمەوێ بەڕاستی زۆر بە وردی بە دوای خاڵێکدا بگەڕێم کە بتوانم دیفاع لەوە بکەم کە بڵێم موچە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە هەر بەڕاستی ینی ئەو بۆ چوونەت لەوەیە کە معارەزەیکی یان مەبەستمەوەی کە خۆت وە کەساتێک معارەزەبی دیدێکی ڕەخنەگرانت بە ئەو بابەتە هەیە یان هەر بەڕاستی هیچ خاڵێکی وهانیە کە بتوانین ئێمە دیفاعی لێ بکەین. کاکەزانە پرسەکانی بینی ئێمە و بەغا چییە؟ نەوتە داهاتی ناوخۆیە خاڵە گومریچەکانە ئەم پرسانە ئێمە لە بینی ئێمە و بەغایە چەند ساڵە ئێمە لە 2004ەوە لەوەتی کێشە دروست بۆ ئیتیفاقەکرێ و ئیتیفاقە جێبەجێ ناکرێت هەر بەڕاستی ئیسا حکوومەتی هەرێم با بە ئێمە بڵێ کاکە هەر بەجددی ئامادەیە نەوت تەسلیم کە بە چ شروتێ نەوتی ئەوێ نەوتەکە تەسلیمەکە فەرموو بە حکوومەتی هەرێم وتەبێژی حکوومەتی هەرێم دەرچێ بڵێ کاکە ئێمە بە هاوڵاتیانی هەرێم بزانن ئێمە نەوتەکە تەسلیمەکەین بەرامبەر بەم خاڵانە ئەگەر خاڵەکان گونجاوە با من و کاکزانە دیفاعی لێ بکەین ئەگەر خاڵەکان هین ئەوەیە بەجددی لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە هەمومان دیفاعی لێ بکەین بەڵام من پێم وایە ئەگە حکوومەتی ئەرێم جورئەتی ئەوەی نییە پێمان بڵێ ئەو کاکە چۆن ئامادەیە نەوت تەسلیم بکە ڕەنگە هەندێک کات ئەگەر بڵێ من 9 ملیار و 200 میلیۆن دلار قەرزارم حکوومەتی بەغات و وەرە ئەم قەرزەم بۆ بدەرەوە من نەوت لای من بۆ ڕێکەی کرێی بۆ ڕێکەی زۆر گرانە نەوت لای من تێچووی زۆرە داهاتەکەی ناوخۆش 150 نادەم ئەزانی ئەگەریسە بە ئاشکرا حکوومەتی هەرێم بەڕوونی بڵێ من ئەمەم ئەوێ
ڕەنگە کە ئێمە بۆ خۆمان وەکو من و وەکو تۆ کاکزانە وەکو تۆ نەتوانین دیفاعی لێ بکەیت. بۆیە من پێم وایە ئەمە دەبێ لایەنە سیاسیەکان لەناو هەرێما جارێ بۆ خۆمان ڕێکەوین. ئایا ساکانە هەموو لایەنە سیاسیەکان هەر ئەو ڕۆژە لەو کۆبوونەوەی کە لە مەکتەب سیاسی پارتی کرا کە نەدەبوو لە مەکتەبی سیاسی حیزبێکا بکرێت لەبەر ئەم پرسە پرسی حیزبێک نییە، پرسی میلەتێکە. ئەم ناکرێت لە بارەگایەکی حیزبی بێ، پرسی میلەتە و ئەبێ حکوومەت تەفاوزی هەبێ لەگەڵ بەغا. ئەبوو لە بارەگاکانی کەوا تا ئێستا لانیکەم هەندێک شەرعیەتیان ماوە دەبوو لەوێ بکرایە کەواتە بۆیە ئەبێ ئێمە لەسەر بەرنامەی ڕێکەوین. لانیکەم پێشەوەی بەغا ئێمە خۆمان هەموو دیفاعی لێ بکەین. فەرموو تا ئێستا هەرێمی کوردستان بەرنامەی لەسەر هەموو لایەنە سیاسی کاریگەرەکان لەسەر پرسەکە ڕێککەوتون. ئێمە بۆ پرسینەوە چۆن لەگەڵ بەغا تەعامل بکەین، لەسەر ئەوە ڕێککەوتون. ئێمە چەندی بودجەی داهاتی ناو خۆ بدەینە بەغا کەی هەموو لایەنە سیاسیەکان ڕێککەوتن ئەو کاتە من و کاک زاناش دەتوانین دیفاعی لێ بکەین. بەڵام ئەوە دیارە لە ڕوونە ئێستا لە هەرێما هەموو لایەنەکان بەنەوە عێبیرەکەنەوە لایەنێکی دیاری کرا وەکو پارتی دیموکراتی کوردستان بەلەو عێبیرەکاتەوە. بۆیە هەتا ئێمە خۆمان ڕێک نەکەوین لە هەرێما چۆن لەگە بەغا تەعاملەکەین، بەغداش ناتوانێت تەعاملمان لەگەڵا بکە بەو شێوە کە ئەو دەیەوێت. باشە مامۆستا یعنی پێت وایە ئەو کێشەیە تامانجی یانزە بە شێوە بەردەوامە بێ، ئەو دەستبادان و ململانەیە بەردەوامە بێ لەبەرەوە گەروا بێ شەقامی شیعی ناتوانێ یان هەر کەسێک بێ لەبەر شەقامی شیعی و لە ترسی مەسەلەی هەڵبژاردن هیچ هەنگاوێک بنێ کە مرونەتی تێدا بێ. بەلایەکی دیکەش لە هەرێمی کوردستانیش بەو شێوەیە هەرتوون بێ و بڵێ نەخێرەمە هەموو التیزاماتێکمان جێبەجێ کردوکەواتە ئەو کێشە هەر بەردەوامە بێ خەڵکی کوردستان هەر لەو نەهامەتیە بێ. کاکزانە من پێ وایە ئەمڕۆ لەگەڵ برادرانی یەکگرت و حەمەشی ئاسوودانی باسی ئەوەی کردووە. من لەمە دواب ناتوانم بەرپرسیارەتی یاسایەکەی هەڵگرم کە ئەم هەموو پارەیە سەرف بکرێ بۆ هەرێمی کوردستان تەنها لەسەر ئەستۆی من. بۆیە پێم وایە ئەو داوای کردووە محکەمەی اتحادی ڕوونکردنەوەی بۆ بدە. ئەگەر محکەمەی اتحادی ئەگەر پێش جەژن قورسە لە دوای جەژنش ئەگەر ئەوان لە حەج هاتنەوە محکەمەی اتحادی بتوانێت بڕیارێک دەربکە ئەو ڕوونکردنەوەی کە بە تەواوی ئەوە جیا بکاتەوە بابەتی موچە خۆ لە بڕیارەکەی محکەمەی اتحادی هاتووە ئەڵێ بابەتی موچە ئەبێ بدرێ نابێ ڕەبت کرێ بە پرسی سیاسیەوە. بەڵام هەر لەو پرسە هەر لەو یاسایش دەڵێ لە چوارچێوەی یاسای بودجەی عێراقا ئەو پرگەی کە لە چوارچێوەی یاسای بودجەی عێراقا دەستی سوودانی بەستاوەتەوە دەڵێ ئێمە کە وەکو خۆی بودجەکە جێبەجێ ئەەکەین ئێمە ناتوانین ئێستاکانە موچەی ئەم پێنج ماگە بنێرین. بەڵام ئەگەر بێت و حکوومەتی اتحادی یعنی بڵێ محکەمەی اتحادی ئەوە جیاکاتەوە بڵێ دەکرێ موچە بدرێ لەبەرەوەی ئەمە بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستانە بەدەر لە پرسە سیاسیەکان و بەدەر لە یاسای بودجە بڵێ ئەو کاتە محەممەد شاه سوودانی دەتوانێت ئەو ماوەیە کە ماوە پابند بێ پێوەی و موچەکە بنێر. یان لانی کەم حکوومەتی هەرێم ئامادە بێن هەندێک لە ئیلتیزامەکان مەسەلەن تەواوی نیوەی بودجەی داهاتی بودجەی ناوخۆ بنێرێ بۆ بەغدا بۆ حکوومەتی بەغا. بۆیە من پێم وایە ئەبێ هەردوو لا هەنگاوێک بنێن، چ حکوومەتی هەرێم هەنگاوێکی ئیجابی بنا و چ حکوومەتەکە یاخۆت حکوومەتی سوودانی و محکەمەی اتحادیش هەنگاوێکی ئیجابی بنن. بۆیە من پێم وایە ئەمە کارێکە لەسەر هەردوو لایەن. باشە مامۆستا ئەرکەکە قورس نابێت کە بە تایبەت بەرەو هەڵبژاردن دەڕۆین مەسەلەن ململانێکە قورستر بێ مەسەلەن ئەولانە بڵێتەوە تا من لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک نەکەوتم ڕەنگە ئێستا نەناردنی موچە لە هەندێک لاوە لە سوۆشیال میدیا عەرەبی بکرێتە دەستکەوت بەڕاستی زا خەتای خەتای نییە مەسەلەن ئەوە جەنابەت بە وردی باست کرد وتت خواخوامە بە دوای خاڵێکا بگەڕێم بیدۆزمەوە دیفاع لە هەرێمی کوردستان بکەم. بەڵام ئێستا پێتوانی ئەمە ببێتە دەستکەوتێکیش لە سوۆشیال میدیا عەرەبی. ئەزانی کاکەزانە من لە چی ترساوم؟ لایەنی سیاسی کوردیش هەبێ بیکا بەدەستکەوت. لایەنی سیاسی کوردیش هەبێ لە کاتی هەڵبژاردن بیکا بەدەستکەوت. دەزانی چۆن؟ بڵێ کاکە ئەی کە ئێمە پێتان ئەڵێین با لە بەغا جیابینەوە ئادیوتانە چۆن بەغا تەعاملمان لەگەڵ ئاکا ئەی کە ئێمە ئەو دروشمەنەتەوەیە بەرزەکەینەوە ئەڵێین بەغدا قەت ڕاستگۆ نەبووە لەگە ئێمە ئاها بینیوتانە چۆن بوچەکەیان بڕیوە. ئەوێ یعنی من ترسێکە هەر ئەوە نییە شەقامی عەرەبی شیعی یان هەندێ بربژێری شیعە هەندێ لایەنی شیعە وەکو دەستکەوت بە شەقامی بفرۆشنەوە بڵێن ئەوە تا ئێمە پارێزەری قوتی ئێوەین نایلین پارەکەتان بە هەدەر بڕوا بۆ هەرێم. لایەنی سیاسی کوردیشە بێ کاکزانە بڵێ ئەوە تا ئەو بەغدایە چەندین ساڵە ئێمە پێتاڵین بەغدا ڕاستگۆ نیە ئەوە ئێمە بۆمان دەرکەوت ڕاستگۆ نیە ئێمە کە دەڵێین ناکرێ ئەم بەغدا ئەوها تەعاملمان لەگەڵکە. بۆیە من پێم وایە مەترسی هەیە هەردوو لایەن وەکو بانگەشەی هەڵبژاردن بەکاری بێنن وە قوربانی خەفەتەکە ئەوەیە کاکەزانە قوربانی بینی ئەم دوو پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنە هاوڵاتەی ئاسایی لە هەرێمی کوردستان. باشە ئەرچی ڕۆشنبیران مامۆستا محەممەد ببوورەماندوم کردی ئەرچی ڕۆشنبیران ئەرچی نووسەران ئەرچی خەڵکی مەسەلەن حتا هەندێک مێدیا
چییە بۆی بتوانێت بەڕاستی مەسەلەن لەو نێوەندەدا فشارێک دروست بکە جا چ لەسەر حکوومەتی ناوەندی بێت چ لەسەر حکوومەتی هەرێم بێ دەنگم گەیشتە لات مامۆستا محەممەد گوێ لە دەنجی منە ئەلۆ مامۆستا ئەو ببوورە کاک زانە وڵی جۆم لە دەنگ نییە گە برادران دەنگ کە چاکەنەوە دەنجی بەڕێزت پێم ناگا باشە بە هیوان بە زووی ئەو گرفتە چارەسەر بێت هەڵبەتە ئێمە بڕیار بوو کە مامۆستا دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە بەڵام تا ئێستا بەهۆی گرفتی تەکنیکیەوە نەمانتوانیوە لە خزمەت یابین بڵێ کەواتە مامۆستا دارا ئامادەیە من ئەگەر مامۆستا محەممەدم بۆ بخەنەوە سەر شاشەوە گوێی لە دەنجی من بێ من زۆر سوپاسی مامۆستا محەممەد نەسرەدینەکەم زۆر سپاسی مامۆستا محەممەد نەسرەدین چاودێری سیاسەکەم لە کەرکووکەوە لەگەڵمان بووی مامۆستا دارا زۆر سپاس بۆ ئەڵوێستی جەنابێت کە برادران بۆیان باس کردم و ماندوومان کردی لە ناو ئەو جەنجاڵی بەغدا و ئەو ڕۆتیناتێک کە لە ناوچەی سەوزدا هەیە ماندوومان کردی لەسەرەوە بەڕاستی سپاس دەکەم وەکو بەناوی خۆم و برادرانی تەکنیکی و هاوکارانم ئەوە گەورەی جەنابتە ئەمەوێ لەسەرەوە دەست پێ بکەم کە بەڕاستی ئەمڕۆ چیتان کرد لەگەڵ محەممەد شیع سوودانی هەرچەندە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە ڕوونتان کردەوە بەڵام ئەوەی کە مابێتەوە بگاتە بینەر چی بوو مامۆستا بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بیسەر و بینەرە بەڕێزەکان ئێمە ئەمڕۆ وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان سەردانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانیمان کرد و نزیکەی کاتژمێرێک و 10 دقە لەگەڵ یا گفتوگۆمان کرد و نامەیەکی بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان ئاڕاستە کرد کە تیایدا باسی بەرپرسیارەتی بەڕێزیان لە چارەسەرکردنی کێشەی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ساڵانێکە زنجیرەیە قەیرانیەک لە دوای یەکیان بۆ دروست دەکرێت و هەموو مانگێک جۆرێک لە گرفت و کێشە و ئاریشیان بۆ دروست ئەبێ گفتوگۆیەکی تێر و تەسەلمان کرد و ئەوی زۆر بەڕاشکاوانە وەڵامی داینەوانێ و باسی لەوە کرد کە لەسەر مەسئولیاتی خۆی لە ڕابردووە هەوڵی جدیداوە بۆی ئەم کێشەیە چارەسەر بێ و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ناردووە بەڵام هەرێمی کوردستان بەداخەوە وەڵامێکی ئەرێنی و ئیجابیان نەبوو و خشتەیەکی لەسەر داهاتی نەوتی و نانەوتی پێداین بە هەر یەکەمان کە باز لە داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستانەکە و باز لەو قەرزاناکە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی فیدراڵی کردووە و ئەو پشکەشی کە لە حکوومەتی عێراقی فیدراڵەوە بۆی هاتووە ئەوان پێیان وایە کە هەم دیوانی چاودێری دارایی هەم ئەمانەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و حتا دادگاش پێیان وایە کە حسەی هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ئاڕاستە کراوە و بەڵام هەرێم پابند نەبووە بە ڕادستکردنی داهات و پابند نەبووە بە پرۆسەی تەوتین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەمە گرفتەکەی بەڵام مامۆستا لێرە پرسیار هەیە بەڕێز محەممەد شیع سوودانی خۆی یەکێک بوو لەوانەی کە نەرمی نوان بۆ هەژماری من و حتا تەنانەت من ئەوەکو زانیاری پێ بڵم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا وتبووی ئەمە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان یەکلا بکەنەوە و بڕیارێکی دادگای فدرالی شێمە تەوتین ینی ئەمە ئەو قسەیە خۆی بە هەتەنانەت بە مامۆستایانی مانگرتوشی وتبوو ببوورە قەتعام کردی بەڵێ دەست خۆش بەڵام خۆمان نەزانین بڕیارەکەی دادگای فیدراڵی تۆ ناکرێ بڵێ بەرگەیەکی جێبەجێ بۆ بڕگەکانی تری جێبەجێ ناکەم درستە ئەوان تێبینی جدیان هەبوو لەسەر ڕادستکردنی داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان کە پێیان وابوو داهاتەکە بەپێی ئەو داتا و ژمارانەی کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان پشتڕاستیان کردوتە ئەوان پێیان وابوو کە داهاتی نانەوتی نزیکەی 300 بۆ 350 تا 400 ملیاری مانگانەیە بەڵام هەرێمی کوردستان سەرەتا لە 90 ملیارەوە هێناوێتی بەرەبەرە بۆ 70 و بۆ 60 و بۆ 50 ێستا لە 48 و 49 یاری پێەکە ئەوان پێیان وابوو کە ئەمە کەمە ئەم داهاتەوە باسییان لەوە کرد کە نەوتی هەرێمی کوردستان بە ئاشکرا تاڵانەکرێ بە قاچاق ئەفرۆشرێ لە کاتێکان نەوت لە ڕێگای سۆمۆ و ئەفرۆشرێ لە عێراق بە فەرمیەوە نزیکەی 70 دۆلارەکە بەڵام لە هەرێمی کوردستان تاڵانەکرێ بە 30 دۆلارێک کە ئەوان پێیان وایە ئەمە
جۆرێکە لە تاڵانکردنی خەزێنەی عێراق و داهاتی عێراق کە ئەمە مڵکی هەموو هاوڵاتیانە، بەڵام بەداخەوە بە جۆرەکان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە تاڵان ئەکرێ و کە ئەمە نیگەرانی زۆرێک لە وڵاتان تەنانەت ئۆپێک ئەوانەڵن تەنانەت ئۆپێک سزای عێراقی داوە لەسەر ئەم بابەتە. ئەو پێی وابوو دەبێ ئەم کێشەیە لە ڕیشەوە چارەسەر بکرێ، نەک ئاوا ڕۆژ بەڕێ بکرێ و ئەو پێی وابوو لە ڕابردووە لەسەر مەسئولیاتی خۆی نەرمی نواندووە. وتی من بەرپرسم نەیشاردەوە بەرامبەر بە ئەنجومەنی نوێنەران، بەرامبەر بە دیوانی ڕقابەی مالی، بەرامبەر بە دادگا، بەرامبەر بە ئەمانەی عامی مەجلیسی وزەرا کە خۆتان نەزانن کە من سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقم، بەڵام بەرپرسیارم بەرامبەر ئەم هەموو مؤسسە فەرمیانەی دەوڵات و ناکرێ ئەم بارودۆخە هەر ئاوا بڕوە. لەبەرەوە پێویستە ئەم پرسە بەجددی یەکلا بکرێتەوەوانە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار بێ بۆی ئەم کێشەیە کۆتایی بێ. باشە، بەڕون و ڕاشکاوی ئەوەی کە لە تەفاسیلی ئەو بابەتە بەڕێزت لەوێ گوێ لێ بوو، تەواو یعنی بێ ئەمەل بین لەوەی کە موچە پێش جەژن دێت؟ تەسەور ناکەم تازە پێش جەژن کاک زانا، چووکە هەمومان نەزانین بەیانی چوارشەمەیە و پێنجشەمەش عارفە بێ ئەوە عوتڵەیە لە عێراق و لەبەرەوە ئەم پرسە بەڵام ئێمە ئەبێ هەوڵی جدی بدەین بۆ ئەوەی کە ئەم کێشەیە ئێمە هەر مانگی 5مان نەماوە، ئێمە 8 مانگی ئەم ساڵی 2025مان ماوە. ئەم قەیرانە لە ئێستاوە کە دروست بۆ سەری هەڵداوە کە حکوومەتی عێراقی پێی وایە بە خشتەیەک بڵاوی کردوتەوە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان و دیوانی چاودێری دارایی باسی داهاتی نەوتی و نانەوتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پشکانەی وەریگرتووە لە حکوومەتی عێراق و قەرزانەی لە ساڵانی ڕابردووە، ئەوان خشتەیەکیان پێیە بۆ ساڵی 2023 و 2024 و 2025 کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئەگەروانیە وەڵامێکی جددی هەبێ و ئەمانیش وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان بدەنەوانێ. لەبەرەوە ئێستا لە نێوان ململانەی هەردوو لادا ئەوەی بۆتە قوربانی هاوڵاتی هەرێمی کوردستانە، موچەخۆری هەرێمی کوردستان و خانشینی هەرێمی کوردستانە، بەداخەوە لە نێوان دوو حکوومەتە ئەمانە باجی قورسە دەن و ساڵانێکی زۆرە قەیران لە دوای قەیران بەڕێ ئەکەن. ئەمە کە لە دنیا داوێنەی نییە. بەداخەوە موچەخۆر لە هەرێمی کوردستانە زوڵمی لێکرێ، ستەمی لێکرێ، مافی ئەخورێ، هەر ڕۆژەی سیاسەتێکی هەڵی بەسەرا جێبەجێ ئەکرێ. بەڵێ مامۆستادارە ئەوەی کە ئینسان بە وجدانەوە قسە بکات، ئەوەی کە لە ناوڕۆژ کۆبوونەوە کە تێگەیشتی سەدا چەندی بەر حکوومەتی ناوەندەکەی و سەدا چەندی بەر حکوومەتی هەرێمەکەوێ لێرەدا بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان خەڵکی وا تێگەیاندوو کەم پرسێکی سیاسی دژی کوردایەتیە، یعنی حقیقەتی ئەم بابەتە چی تێگەیشتی ئەوە ئەکیدەوە کاک زانا من ئەڵێم کەسێکی دیندارن و ڕازگۆڵ من ئەڵێم ئەوان بەڵێ من ئەڵێم ئەوان داتا و زانیاری خۆیان عرض کردووە بۆ لایەنە پەیوەنددارەکانیان ئاگادار کردوتەوانێ. ئەفوو هەرێمی کوردستانیش ئەگەر وانە ئەکرێ ڕای گشتی دنیا تێبگەێنێ بڵێ من پابند بووم بە بڕیاری دادگای فیدراڵەوە بە یاسای بودجەوە بە قانونی ئیدارەی مالی عێراقەوە کە من پێم وایە هەرێم پابند نەبووە و تەقسیری زۆری هەیە، کەم تەرخەمی هەیە، کەم تەرخەمی عێراق تەنها لەم خاڵەیە بەڕای من کە سزای لایەنی مقەسیر نادرێت، سزای فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستانە درێ. ئەمەم پێم وایە ئەبێ ڕێ لەم حاڵەتە لەم فەسادیە ئیداریە تاڵانکردنی نەوتە بە قاچاق فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بگیرێ کە لە دنیا داوێنەی نیە. بە ئاشکرا ئەڵێ 22 خاڵی سنووری نافەرمیمان هەیە لە هەرێمی کوردستانە، 20یان لە سنووری سلێمانیایە، دوانیان لە سنووری هەولێرایە. ئەمە لەکوێی دنیادا هەیە کاک زانا؟ یعنی ئەبێ بەڕاستی سەرکردایەتی سیاسی کوردلانە بەرپرسەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەریانەوێ ئەم قەیرانە کۆتایی بێ لە هەرێمی کوردستانە ئەبێ هەوڵێکی جدی بدەن و لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵە ڕێکەون و یاسای بودجە و بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکەن بە ڕێکەوتنی مانگانەی نێوان دوو شەخص و دوو لایەن و بە تەلەفۆن و بە هەلەو شت چارەسەر نابێ. بەڕاستی ئەو نەیشاردەوە وتی من بەرپرسم لەوەی کە لە ڕابردووە کردومە، بەڵام لە داهاتوە ئەگەر لێپێچینەوەم لەگەڵا بکرێت دوور نییە تووشی لێپێچینەوەی یاسایی بکرێم لەبەرەوەی کە من ئەم هەموو پارەیەم نردووە بۆ هەرێمی کوردستان لە مانگەکان و ساڵەکانی ڕابردووە. باشە، فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئێوە بە وەرجێڕ و متەرجیمەوانە باسەکاڵێ نەدەبوو وا بکەن و نەدەبوو بچن بە قسەی سوودانی بگازنەوە بۆ هەرێمی کوردستان و ئێمە گەیشتونەتەوە مەرحەلەی ئێمە لەگە سوودانی دوژمن بین و
وەکو دوژمن سەیریکەین بەڕاستی مامۆسەدارەیان بەڕاستیش وەکو جەنابەت گوتت ئێمەش پێویستمان بەوەیە کە یەکێک پێتەڵێ تۆ ئاوەکەت گەرمە تۆ نەچی بڵێ ها ئەتەوێ من لە ناو ببەی من پێم وتووی ئەو ئاوەی هێناوتە گەرمە پێویست ناکە ئێمە بێ مناقەشەکە بخەینە سەر دوژمنایەتی کورد و عەرەب و ئەوانە ینی زۆر بەتوندی وەڵامی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان داوەتەوە هەڵبەت مەبەستی من ئەوە نییە بەداخەوە ئەمە یەکەم جار نییە کە ئاوا بەوە تۆمەتبارمانەکەن کە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو چەندین ناو ناتۆریان لە ئێمەنا و بەرپرسی باڵای ئەم هەرێمەش ڕوبەڕووی خۆمان وتوویەتی ئەم بڕیارە دەستکەوتێکی گەورە بوو هەتا من پێم وت ئەگەر دەستکەوتە بۆ ئاوالێتاندا بۆ پێتان وا بوو ئەمە لە شکۆی هەرێم و قەوارەی هەرێم و دەسەڵاتی حکوومەتی هەرێم ئێستا خۆیان شەڕیەوەکەن بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت ئەمە یەک ئەو حکوومەتەی ئەو بە دوژمنی ئەزانێ ئەو هاوبەشە لەگەڵیا شەریکە جێگری ئەنجومەنی وەزیرانەکەی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە وەزیرەکانی پارتی و یەکێتین لە بەغا لە حکوومەتا بەشدارن ئەوە ئێمە نەچین لە دەرگای حکوومەتی عێراقی دەین بۆ دابینکردنی شایستەدارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە گرفت و قەیران و کێشە دروستەکە ئەبوو فراکسۆنی پارتی ئەمڕۆ دەستخۆشی لە فراکسۆنی یەکگرتوو بکردایە بکتا ئێوە بە ئەرکێکی ئەخلاقی نیشتیمانی ئینسانی دینداری هەستان نوێنەرایەتی گەلی کوردستانتان کرد داوای شایستەدارایەکانی خەڵکی کوردستانتان کرد لە حکوومەتی عێراقی فیدراڵ بەڵام بەداخەوە ئەوان هەمیشە خەریکی تۆمەت بەخشینەوەن خەریکی ناو ناتۆرە بەخشینەوەن کە پێم وایە ئەم سیاسەتە سەقەتەی ئەوان وای لە هەرێمی کوردستان کرد کە ماوەی 33 ساڵە هەرێمی کوردستان باجی حکومڕانیەکی شکست خوارد و ئەدا هەرێمی کوردستان سیستەمی نیو موچەی دایانە ڕعبە موچەی دایانە خەرج نەکردنی دایانە پاشەکەوتی دایانە و ئێستا ستەمێکی تر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکەن بە ناوی جێڕانەوەی مستحقاتی خانە نشینی دایکی هەرێمی کوردستان پارەی پێنیە شیر بۆ مناڵەکەی بکڕێ باوکی حراج بووە کە ناتوانێت بەرگێکی جەژن بۆ مناڵەکەی بکڕێ لەبەرەوە کرێچەکان لە بەردەمی خاوەن کرێچەکانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەردەمی مارکێتەکانی گەڕەکای حراج بوون شکۆیان شکاوە ئەمە چێ وای لێکردن ئەمە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو عەقڵێتەی کە هەمیشە ئامادە نییە بڵێ من هەڵم کرد و هەمیشە ئەو هەڵانەی خۆیەی کە بەسەر خەڵکی ترایی بەخشێتەوانێ مامۆستادارە ئەوە معلوم بوو کە پێش جەژن موچەنایە بەڵام پێت وایە دوای جەژنیش مەسەلەن تا ڕۆژی سێشەممە تەعتیلە لە بەغدا لە عێراق پێت وایە دوای ئەوەش پێویستی بە وردەکاری دیکە هەیە عنی بابەتەکە ئاڵۆزە بابەتەکە ئەو بە سادەی نییە بڵین دوایی دێت و حەلیەکەی نویان چی ئەوانە ئێمە زۆر بەڕاشکاوی قسەمان لەگەڵ بەڕێ سوودانیا کرد وتمان ئەمە زوڵمێکە لە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکرێت ناکرێت لە نێوەندی دوو حکوومەتدا ئەمانە ببنە قوربانی چارەسەر چییە ئەو زۆر بەڕوونی باسی کرد پێویستە یاسا جێبەجێ بکرێت پێویستە بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەت بن ئەوتی من پێویستم بە پاڵپشتی یاسایی هەیە بۆی گرفت دروست نەبێ بە خۆشتانەزان من لە ناوەندێکی سیاسی حکومڕانی عێراقم هەمووتانەزانن ئەم حکوومەتە چۆن پێکاتووە بەرهەمی تەوافقێکی نیشتیمانیە لە نێوان ئیتاری تەنسیقی و ئیتیلافی ئیدارەی دەوڵە و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەبەر ئەوە ئەم چارەسەرە بەوە چارەسەرە بێ ئەم گرفتە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ پرۆسەی تەوتین بکە هەر ڕۆژەی گرفت و لەمپەرێکی بۆ دروست نەکات دەبێ داهات ڕادەسکە نەیشاردەوە سوودانی شتێکی ود یعنی ئێمە خۆ ناشکرێ جاری وایە تۆ هەموو شتەکان بە ئاشکرا وتی من ئەو ڕێکەوتنەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتۆن کردوێتی لە شاشەی میدیاکانەوە بینیومە ئێوەتی ئەمە دەستور واناڵێ دەستور ئەڵێ بێ بە هاوبەشی پرۆسەی دەرهێنان و ڕێکەوتنی عەقدەکان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و مشتەقاتی نەوتی ئەنجام بدرێ یعنی نازانم ئەم دەسەڵاتە کوردیە بۆ هێندە بێ باکە بۆ هێندە بێ پلانە ئەگەر دڵی بە بەڵێنی وڵاتان خۆش کردووە من دڵنیاتانەکەمەوە ئەمریکا وڵاتانی دنیا وێڵی بەرژەوەندیەکانی خۆیانن لە زۆر محەتەی زۆر هەستیارە دەستیان لە کورد بەرداوە و بوونەتە نەهامەتی لە بری دەستکەوت بۆ گەلی کوردستان لەبەرەوە چارەسەری ئەم کێشە لە بەغایە تۆ لەبەرەوە هەموو وڵاتانی دنیا پێتەڵێن من ئێمە وا مامەڵەتان لەگەڵاکەین کە ئێوە قەوارەیەکن لە هەرێمی کوردستان سەر بە حکوومەتێکی فیدراڵن و دڵنیاش بن هیچ وڵاتێکی دراوسێ هیچ وڵاتێکی زلێزی دنیا بەرژەوەندی بەغا ناگۆڕێتەوە بە هەولێر نازانم ئەم سیاسەتە
هەرزەکارانەی لە هەرێم پیادە ئەکرێت تێناگەی بۆ ئەوێ هەمیشە گەلی کوردستان کاتە قوربانی لە پێناوی بەرژەوەندی چەند کەسێکی دیاریکراوە و چەند حیزبێکی دیاریکراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز داراسیەکانیان ئەندامی انجومەی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی گرتووی ئیسلامی کوردستان. سپاس بۆ مامۆستادارە. تەمەنامە کردکە ئەم بەرنمەیە کە پێش جەژنە لەسەر بابەتێکی تری کۆمەڵایەتی بواە و بە خەڵکمان بووتایە کە بۆنە کۆمەڵایەتەکانەوە وایە، بەڵام بەداخەوە کە ئەمە دوو ڕۆژە کە سبەی نێش وەکو مامۆستادارەوەتی ناتوانین لەسەر ئەو بابەتە گفتوگۆ لەسەر ئەو ئەمەلێک هەبێ هیوایە کە بێ کەموچە دێ هەزاران خێزان وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و توێتی سەر و 200,000 خێزان لە خوار هێڵی هەژاریەوەن و هەزاران کەسیش کە کاسبە کە موچە خۆریش نییە نەیتوانیوە بە باشی کاسی بێ بکە لەو پێش جەژنە ناتوانێت پێداویستەکانی ماڵ و منداڵی جێبەجێ بکات. ئەمە ئەگەر بابەتێک بێ بە سادەیی وەری بگرن پێتان وابێ ئەمە بابەتێکی عاتفیە، پێتان وابێ بابەتێکی مزایدەیە، بەڵام لە دوجاردا بابەتێکی زۆر ئینسانیە. ئەگەر ئەو ئینسانانە وەکو خۆتان وتان کەرامەتیان پارێزراو نەبێت دوجار هەموو شتێک دەکەوێتە مەترسیەوە. ئێمەش لەگەڵ هاوکارانمان پانۆرامامان پێشکەشکردن هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.